بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست خۆشحاڵم کە لە ئاڵلقەیەکی نوێی جێکۆتا بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتینەوە. خۆشەویستانم ئێوە خۆتان نەزانن کە ئێمە ئیشکردنی ئێمە یا لە پەراوێزە یاخود لەسەر پنتی زۆر بچووکە، بەڵام لە هەمان کاتا ئەم پنتە بچووکانە یاخود ئەم پەراوێز نشینیە باخی گەورەی هەیە. حەزەکەم ئەم جارە قسەکردنمان لەسەر دۆخی کۆمەلگای خۆمان بێ، لەسەر دۆخی کۆمەلگای خۆمان بەو مانای کە ئایا ئەم کۆمەلگایە کۆمەلگایکی وەستاوە، کۆمەلگایکی ڕەشبینە، کۆمەلگایکی با بڵێن لە ئاستێکە وەستاوە و چۆنەڵی لە جوڵە کەوتووە، و هەروەها ئایا ئەگەر ئەم کۆمەلگایەکە لە جوڵە کەوتووە لە حرەکەت کەوتووە، هۆکارەکانی لە جوڵە کەوتنی کۆمەلگاکەمان چییە؟ یاخود دەشێ ئەمە تێگەشتنێک بێ، ئەم تێگەشتنە دروستیش نەبێ، ئەم کۆمەلگایە بەردەوام لە حرەکەتا بێ، و هەروەها بە تایبەتی کۆمەلگای ئێمە ئەگەر لە واقعە با بڵێن کۆمەلگایەک بێ کە جوڵی کەم بێ، ئەوە لەناو پلاتفۆرمەکانی سۆشیاڵ میدیا حرەکەتێکی گەورە هەیە، و لەوێ ئێمە بەر کۆمەڵێک دیکە کەوین پێچەوانە بە ڕەشبینی و هەروەها بە ناومێدی. لەبەرەوە ڕەنگە لەم بەرنامەیە قسەی زۆر جیاوازمانە بێ، خۆ ئەگەر کۆمەلگاکە وەستا بێژ، یعنی ئەگەر قەنەعەت بەوە بکەین کە کۆمەلگایکی وەستاومان هەیە لە ئێستاە، ئەبێ بە دواوە هۆکارانە بگەڕین بزانین، ینی ئەم دۆخە خراپە دۆخێکە کە ئێمە گەشەمان نەکردووە و توانای هەڵکردنمان لەگەڵ دۆخی ئێستا و لەگەڵ ڕووداوەکانە نییە، یا بە پێچەوانەوە کۆمەلگاکان وەستانووە، ینی دەبێت لێمە تێبگەین. و ڕانی دەمەوێت ئەم جارە شۆرەفەی ئەم دۆخە بکەم کە ئێستا پێگوترێ دۆخی وەستاوی کۆمەلگای ئێمە. بە میوانداری زۆر بە ڕێز و خۆشەویست مامۆستا هادی حەمەڕەشید، مامۆستا زۆر بەخێر بێی. مامۆستا بەجددی ئەم کۆمەلگایەمە کۆمەلگایکی وەستاوە و وەکو ماشێنێک ئیتر چی دیکە حرەکەت ناکە، واگەر قەنەعەتیشمان کرد بەوەی کە ئەم کۆمەلگایە فعلەن کۆمەلگایەکە وەستاوە، وەستانویانیان بە خۆی ینی توانای چۆنەڵی مامەڵەکردنی ئەم دۆخەی نییە. وەڵا لە ڕاستیە ئوستاز وەڵامدانەوەی ئەو پرسیارە بە بەڵێونە خێر نییە، یعنی جەناب تەزانی وەڵامێکی ڕەهای نییە بڵێن بەڵێ وەستاوە یان نەخێر نەوەستاوە. جەنابتان نەزانن کەوا تۆماس هۆبز کۆمەلگا ئەشوبهێنێ بە بیرۆکەیکی خەیاڵی، پێی وایە کۆمەلگا بیرۆکەیکی خەیاڵیە و نە ئەتوانێ کار بکەوە، نە ئەتوانێ جوڵە بکە، ئەوە تاکەکانێتی ماهێتی پێیان، معنای پێیان. تاکەکانی کۆمەلگایەک ئەگەر لە جوڵەیە بن، ئەگەر بیر بکەنەوە، ئەگەر کار بکەن، ئەگەر کاریگەریان لەسەر یەکتر هەبێت و وەکو ئێرانیەڵێن خۆیان بدەن بە دەم یەکترەوە، ئەوە پێوترێ کۆمەلگایەکی جوڵا و کۆمەلگایەکی زیندوو، کۆمەلگایەکی کاریگەر و ئەکتیڤ. ئەگەر خوا نەخواسە تاکەکانیشی سەرقاڵ بن بە کۆمەڵێک شتی یعنی تایبەتی خۆیانەوە و باکیان بە یەکتر نەبێ و بیر نەکەنەوە، و بەجددی ئەوەی کە ئەو قیاسە کۆمەڵناسیەی کە لە جیهانە دانراوە بۆ کارکردن لە هەفتەیەکە چەندێک کار پێویستە جەنابتان نەزانن بۆ ئیدامەدان بە ژیانی کۆمەڵایەتی مرۆڤەکان پێویستی بە کار هەیە. ئەگەر یعنی بە گوێرەی سەعاتی کارکردنی گونجاو هینی هەبوو، زیندوێتی تیابوو، ئەوە بێگومان ئەو کۆمەلگایە توانای کاریگەری دانانی هەیە. باشە با من لەسەر ئەمە بتێڵمەوە، کەواتە قسێکی جوانم دەستکەوت، ئەویشەوەیە کە ئەگەر ئێمە جارە تەبا بووین لەسەرەوەی کە کۆمەلگاکە وەستاوە، باشە ئەوە ماشینی با بڵێن کۆمەلگاکەیە لە کارکەوتووە وەستاوە یاخود تاکەکانیەتی. قسەکە لەسەرەوەیە ئەگەر تاک جوڵە بە حرەکەت بە جفاتەکە بکە، با بڵێن بە ماشێنەکە بکە، کامیانن وەستاون؟ عرضم کردی کۆمەلگا طبعێکی معنەوی هەیە، کەسێتێکی معنەوی هەیە، ئەوەی کە لە ناوایەتی و ئەوەی کە شۆفێری ماشێنەکەی بێگومان تاکەکانن. تاکەکان
کۆمەڵگاکە ئاراستەکەن و بەرەو دیدگایەکیانە بن کە ئایا با بڵێن ئەکتیڤ و زیینووە یان نەخێر نووسووە و یان خوا نەخواسە تەنانەت مردووە. ئەزانی کۆمەلگای ئێمە ئەگەر پرسیارەگەر لەسەر کۆمەلگای خۆمان باسی بە شێوەیەکی عامم کرد لە دیگدی هۆبزەوە کە ئایا کۆمەلگا چۆنە. تاکی ئێمە بەداخەوە لە سەروەری خراوە، سەروەری لە دەست داوە. سەروەری چییە؟ سەروەری بریتە لەوەی تاکێک هەست بە بیر و ڕای خۆی بکە، هەست بە بوونی خۆی بکە، هەست بە وجودی خۆی بکە، هەستکە خاوەنی کارێکە ئەم کارەی ئەو کاریگەری لەسەر کۆمەلگا دانێەوە ئەشتوانێ خۆی سربەرزانە بەبێ ئەوەی دەست لەو پانکاتەوە، بەبێ ئەوەی پەنا بۆ ئەو بەرێ، بەبێ ئەوەی شکۆی کەسێتی خۆی لە دەست بە توانای ژیانی هەیە. ئەمە لە کۆمەلگای ئێمە بەداخەوە هەڵبەت بابەتەکە بابەتێکی تا ڕادەیە کۆمەڵناسیانەیە کە مەسەلەن تاک لە لادێنشینە و قۆناغی لادێنشین و قۆناغی کارکردن بە هێز و باز و چ قۆناغێکە و ئێمە هاتی نەشار چ پێداویستێکی هەیە بابەتەکە ئەمە نییە. یعنی بابەتە قسەکانی ئێمە قسەکردن نییە لەسەر ڕواڵەتی ژیانی کۆمەلگایەکی شارنشین و ژیانی کۆمەلگایەکی لادێنشین. مرۆڤ دەتوانێت لە لادەیەکا بێ بەڵام خاوەنی سەروەری خۆی بێ، خاوەنی کەسێتی خۆی بێ و مرۆڤ دەتوانێت بەڕاستی لە لادەیەکا بێ سەروەری لە دەستدا بێ، ئاغایەک گەورەیەک چوزانم کەسێک سەروەریەک بەسەریەوە سەروەری ئەوی لە دەستدا بێ و کۆیلەی کردبێ. ئەمە لە شاری شەهر دروستە. زانی مامۆستا ینی لە وەڵامەکەی جەناب تا شتێکم دەستکەوت ئەویش ئەوەیە کە ئەزانی با دیفاعێکی لە کۆمەلگا بکەم من بۆ خۆم، ینی لەو حرەکەتێکە هەیە ئەو جفاتێکە هەیە ئەزانی سەر بە هەر شوێنێکاکە دوایی دەچێتە ناو وێرانەیەک. ینی کێشەکە ئەوەیە ئێستا ئەگەر ئێمە جائیز بێ ئەم قسە دروست بێ، ئەگەر ئێمە واقعەکمان نەبێ واقعی سەرگەردانی بێ، ئەزانی تاک نازانە سەر بە کابە شوێیە، ینی سەرگەردانێکی گەورە هەیە ئالەم بابەتایە. ئەمە نابێتە هۆکاری ئەو ناومێدی و دوایی وەستانی کۆمەڵگا. بێگومان جەنابتان ئەزانن شوناس زۆر زۆر گرنگە. کاتێکە تۆ وردە شوناسی خۆت لە دەسەدەی، گەڕان بە دوای شوناسە، گەڕان بە دوای کەسێتی خۆتە. ئایا مەسەلەن ئێمە بۆ تەیدەن بۆ قسەکەی جەنابەت، یعنی ئێمە لە تقریبا نزیک بە 70 ساڵی ڕابردوو ئێمە لە دۆخێکین. ئەم دۆخە ناومان ناوە دۆخی بەرەنگاربوونەوەی مەسەلەن ڕژێمەیەک لە دوایەکەکانی عێراق. لەناو ئەم بەرەنگاریە شتێکی تر هاتوۆتە ناو ئەدەبیاتی ئێمەوە لە خودی بەرەنگاریەکە بریتە لە ئەحزابی کوردی. ئەحزابی کوردی دیدێکی دیاریکرا و دیدێکی تەندروستیان نییە بۆ بەڕێکردنی کۆمەلگا. ئایا بۆ نمونە کۆمەلگای کوردی کە بەشێکە لە کۆمەلگای عێراقی، ئێمە باس لە هەرێمی کوردستانەکەین، بەشێکە لە کۆمەلگای عێراقی. کۆمەلگای عێراقی چەند جارێک بە دۆخی شۆڕش و ناڕزایەتی و هەڵگەڕانەوە لەو نیزامە ئیستیبدادەی کە هەبووە تێپەڕیوە. یعنی لەو کاتانەیە کورد وەکو تاکێکی عێراقی هاواهەنگ بووە بۆ دژایەتیکردنی ڕژێمەیەک لە دوای یەکەکان. باشە لە کاتێکە کە ئەو ڕژێمە بۆ نمونە گۆڕانکاری بەسەرا هاتووە، هەل نەدراوە بەو دەسەڵاتەی کە قەرارە لە عێراقا بێتە سەر دەورەوە ماوەی پێ بدرێ بۆ ئەوەی دیدگا و بۆ چوونی خۆی لەبارەی ئەو بەشەشی کە ناوی کۆمەلگای کوردیە لە عێراقا بخاتە ڕووە و ئۆپشنەکانی بۆ چاکردنی بۆ دروستکردنی پەیوەندیەکی تەندروست لەگەڵ عێراقا ماوەمان نەیاوە. ینی من ببوورە بابەتەکە گەر بە ئاراستەیەکی سیاسیا بەرم چونکە ناچارین. کاتێکە کە پاشایەتی ئەڕوخێنرێ لە عێراقا، کە پاشایەتی ئەڕوخێنرێ لە عێراقا هەمومان نەزانین عەبدولکەریم قاسمیە. عەبدولکەریم قاسمیەت پیاوێکی شەریفە لە چاو هەر سیاسیەک بە قیاسی ئێستا تاوەکو 70 ساڵ لەماو پێش. یعنی کۆمەلگای کوردی سەرەتا بە زمان حاڵی سیاسیەکانی ئێمە کەوسا پارتی زمان حاڵی یەکەمی کۆمەلگای ئێمە بووە. ئەم پیاوە ئەکەن بە پیاوێکی نمونەیی و ئەیکەن بە کاریزمایەکی گەورە کە پەیوەندیەکانی باشە لەگەڵ مەلام سەفایە. باشە کاتێکە ئەم پەیوەندیە لە ڕێگەی ئاغاکانەوە تێکەچێ و نایانەوێ ئەو ئیسلاحە ئەو چاکسازیە کشت و کاڵی و زەویزارەی کە لە عێراقا هەیە سەر بگرێ،
یعنی کۆمەڵگای کوردی ئاراستەکەن بەرامبەر بە شەڕکردن لە بەرامبەر ئەم شۆڕشە، یعنی ئەوەی پێوترێ شۆڕشی چاواشە. تۆ شۆڕشێک لە عێراقا ڕوویاوە، بەرنامەکەتان ناوی جێکەوتە، هێشتر جێکەوتی نەبووە، 2 ساڵ تێ ناپەڕێ بەسەریا، هێشتر بە تەواوەتی نەیتوانیوە خۆی بگرێ، بەڵام ئاسەوارەکانی دەرکەوتووە لە پیاوێکی زاهید، پیاوێکە دیدی هەبووە بۆ بەڕێوەبردننی کۆمەلگا، دیدی هەبووە بۆ ئیسلاحی زەوی و زار و بۆ چاکسازی لە دام و دەستگا جیاوازەکانی کۆمەلگای عێراقیە. تۆ یەکسەر لەگەڵ ئەمەیە تێکیە کورد دەبیتە ناو شەڕێکەوە، یعنی پتەیدەن بۆ قسەکەی جەنابەت کە کۆمەلگاش پەرهین کراوە، ئەوەی جەناب و ناوت سەرگەردان کراوە، سەرگەردان کراوە، بێگومان سەرگەردان کراوە، لەوێەوە دەست پێیەکە. بۆ نمونە نوخبەیەکی کەیە، دەستەبژێرێکی کەیە، ئەمانە خۆیان بە خوێنەوارە زانن، ئەفەنین، قاتیان لە بەرایەوە لە ڕووی بیر و بۆچوونی شەوە پیان وایە ئەوەی پێشوفی و داڵ بووە و کۆنسەرڤاتیڤ بووە و نازانم محافیزکار بووە و خێڵێکی بووە و هەتا دوایی دوجار خۆیان بە حساب ڕۆشنگەر و خەڵکی دیار و خوێنەواری ناو کۆمەلگای ئێمن ئەوانی ژەمان بن بەرەو تونێلێکی تر، ئەم تونێلەش جارێکی تر تاریکایی ترێنێتەوە بەسەر کۆمەلگای ئێمە، پڕێکا لە ڕق، پڕێکا لە سیراعی جۆرا و جۆر. ئەوەی کە سەرکردایەتی پێشوو کردوێتی ئەم بە زیادەوە ئەیکا. من ئەزانم کۆمەلگاکەی ئێمە مانون لە بیر و بۆ چوونی تریش وازانم ئەوە نوبزەیەک بوو ئەتوانین ڕاستە پێستی پێستی پێم خۆشە بچینەوە بۆ ناو ڕەهەندە سایکۆلۆژی و کۆمەڵ ناسیەکە، بۆی ینی بچینەوە ناو بەرنامەکە. ئەزانی هەندێک ئەمە لێگەدەنەوە بەوەی کە کۆمەلگای ئێستا لە لەحزەی ڕەشبینیایە، هەندێکیش پیان وایە نەخێر لە ناو ئومێدیەکی گەورەژی. من ئەزانم لە ڕووی میتۆدی و لە ڕوانگەی فەلسفەوە ڕاستە نزیکن، بەڵام دوو ڕاندی جیاوازن و میتۆدیان زۆر جیاوازە. من باوەڕم وایە ئەگەر ڕەشبینە لەوانەیە ئینسان لە ڕەشبینیە لەوانەیە باوەڵێ ئیرادەیەکی هەبێ، بەڵام ئەگەر ناومێت کرابێ کەواتە هێزێک هەیە ناومێدیەکە. بەس مامۆستا بە باوەڕی تۆ ئەم کۆمەلگایەم ئێستا لەم لە حەزەیکێت ئێمەیتین ناومێدی یا ڕەشبینە. لە ڕاستیە خەسڵەتی هەردوو با بڵێن جێکەوتەکەی تایە ئەبینیتەوە و ئێمە ئەتوانین بە زمانێکی تر بڵێن دیوێکی خودی و دیوێکی بابەتی هەیە. ئەو دیوە خودیەی هەمومان نەزانین کۆمەلگای ئێمە بەو ینی شکێنراوە، عەرزم کردی کە سەروەری لە دەستداوە. مرۆڤ کاتێکا کە خۆتەزانی بە گوێرەی هەموو قوتابخانە کۆمەڵایەتیەکان کە دیدیان لەسەر کۆمەڵ، هەڵبەت کۆمەڵناسی بە ئەوەش بڵێین کۆمەڵناسی لە چوارچێوەی زانستی مرۆڤایەتیە بەگشتی زانستێکە لە ڕووی لۆکاڵیەوە ئێمە ئەتوانین سوودی لێ وەرگرین. ئێمە ناتوانین ئەوەی لە کۆمەلگایەکی ئەوروپی شەرقیە یا تەنانەت ئەوروپای غەربیە هەیە بێنین لێرە کۆپی پێستیکەین و بڵێن گرفتەکانی ئێمەم گرفتانن. نا گرفتەکانی ئێمە کاتێکا کە تۆ ئەلبەت ویستم بڵێم هەموو قوتابخانە کۆمەڵایەتیەکان تاکید لەسەر ئەوەکەنەوە لەو چینانەی کۆمەلگا کە چینی خوارەوە زۆر سەرقاڵ کراوە بەکارەوە، توانای خۆشیاندنی بە هەزار حاڵ و نووزەی بە ئەستەم لەبەر یەتە دەرەوە لە دەمیەتە دەرەوە، ئەمە توانای گۆڕانکاری نییە. ئەوەی پێوترێت چینی هەڕەمەکی خەڵک. چینێکی باڵاش هەیە، ئەو چینە باڵایەش لە ناو ڕەفاهێتیەکایە، لە ناو یعنی خاوەنی کۆمەڵێک بەرژەوەندیە، ئەم کۆمەڵە بەرژەوەندیانە نایەوێت دەسی لێبا، ئەمیش نایەوێت گۆڕانکاری ڕووبا. بە گوێرەی هەموو قوتابخانە کۆمەڵایەتیەکان تاکید لەوە کرێتەوە کە چینی ناوەند توانای گۆڕانکاری هەیە. چینی ناوەندیش ئێستا بەداخەوە لە کۆمەلگای ئێمە تێک شکێنراوە بەوەی کە تموحی بەرەو چینی باڵا ڕۆشتن خراوەتە بەردەسی. ئەم خەونە خەونێکی زۆر ترسناکە. یعنی من بمەوێت ئەوەی کە ئێرانی پێڵن کلاسی خۆم بەرزکەمەوە، کلاسی خۆم بەرزکەمەوە بۆ ئەوەی کاریگەری باشترم لەسەر کۆمەلگا هەبێ، خزمەتی باشتر بە کۆمەلگاکەم بکەم، وابزانمە مە کارێکی زۆر پیرۆزە
وەتوانم بڵێم کاری فەیلسوفان و بە ئەدەبیاتە دینیەکەش کاری پێغەمبەرانە. بەڵام کاتێکا من ئەمەوێ کلاسم لە ڕووی ڕەفاهێتەوە بەرمەسەرەوە و بچمە ناو ئەو ئەنزیمەیە کە بەداخەوە ئێستا لە کۆمەلگای ئێمە هەیە تاکێک لە چینی خوارەوەش نەک چینی ناوەند بە خێراییەکی فائقە تێئەپەڕێت و ئەگاتە چینی سەرەوە. جەنابتان نەزان بەشێک لە بەرهەمهێنانی ئەم بارودۆخە ناومێدکارە ئەوە بەرهەمهێناوە. ئەمە ویستمان بڵێن دۆخە خودیەکەیە، دۆخە خودیەکە کە من تێک شکێنرام تاکێک کە ڕوئیام ڕوئیام تێک درا لە بری ئەوەی من بە ئەرکە مرۆڤایەتەکەی خۆم هەستم، تاکێکم لەکوێ چینەکانی کۆمەلگام بەڵێ کاریگەریەکان گۆڕانکاری بەسەرایە، بەس لەکوێی چینەکانی کۆمەلگام من گرنگ بێ بەلامەوە چۆن کاریگەری دانێم ئەمە نەهێڵراوە بەقەدەر ئەوەی لەکوێی چینەکانی کۆمەلگای بۆ بەرەو چینی باڵا ناڕۆی لە بەرەوەی کە لەوێ ڕەفاهێتێکی تایە، لەوێ دنیایەکە دنیایەکی خۆشترە و ئەوە ئەمە دیوە خودیەکەیە کە تاکی ئێمە بەداخەوە تێک شکێنراوە لەم بارەیەوە زیهنیەتی شێوێنراوە. ئەوەی کە پێیەوترێ دیوە بابەتیەکەش بڵێ هەمومان سەردەمانێکەمان و بە تێڕوانینی تەئاموری بخەینە ئەولاوە و کۆمەلگا خۆی نایەوێ ئیشکە ئەڵێ پیلان لە دژی منەجیێڕێ و ئەوانە، بەڵام دەرکەوت نەخێر لە کۆمەلگاکانی دەوروبەری ئێمە و تەنانەت ئەگاتە تا هەموو جیهان بە پلان بەڕێوەچێ. ئەم پلانە بۆ وڵاتەکەی خۆی پلانێکی مقدسەوە گرنگە چۆن بەڕێوە ئەچێ، دوجار بۆ من ئەبێتە پیلانێک، بۆ من ئەبێتە عایق لە بەردەم پێشکەوتنەکانی خۆمە، بۆ ئەوەی ئەو بە ڕەفاهێت بژیەت گرفتە خاتە ناو کۆمەلگاکەی منەوە. ئەمە ناڵێم ئێمە بێت تەسلیمی ئەم عەقڵە تەئاموریە بە تەواوەتی ببین، بەس بەڕاستی ئیهمالکردن و خۆ نەبانکردنیش لێی وابزانم خزمەت ئەزانی ئیمام سادی من لە کۆتاییە ڕەنگە بینەر داوای ئەوەم لێ بکە، ینی ئەڵێ ئەوە ینی لە نەتیجای ئەمەمان وەرنەگرتەوە. من ئەبێ بزانم ئەگەر ئەم کۆمەلگایە لە دوو پێکهاتەی سەرێکی پێکاتووە، پێکاتێک ناوی دەسەڵاتە وەگەرەوە کاپتن بێ و شۆفێرەکە بێ و کۆمەلگاش بریتی بێ لە ماشێنەکە لە پاپۆڕەکە. من ئەبێ لە نەتیجای بزانم ئەم کۆمەلگایە بۆ خۆی پاسیڤە ئەگەر شتێک لە حرەکەتی تیانە، یاخود مەسەلەن بۆن منە دەسەڵاتێکەیە لە کاری خستووە و عاتڵی کردووە، ینی لە نەتیجای بێ ئەمەمان بۆ ڕوون بێتەوە. من ئێستا پرسیارێکم ینی چی کۆمەلگا بێ بوەستێ، بۆ بوەستێ، بۆ وەستاوە ئەسڵەن؟ بەڕاستی گفتوگۆکە و برد بۆ شوێنێکە بەستەنها کۆمەلگا ئەوە کۆمەلگاکەی ئێمە بەستەنها خەڵکی تیانە تا خەڵک سەروەری لە دەستداوە ئێمە بۆسین تەنها لەسەر خەڵک بۆسی. چونکە تۆ کە قسەت لەسەرەوە کردو کە سەروەری لە دەساوە تاک واتە ئیرادەی پێنەماوە، هەڵبەت کەسێکوانە هێزەکەی ئیرادەی شکانووە. بڵێ ئەجا خۆتەزانی لە هەموو کۆمەلگای بەشەریە شتێک هەیە ناوی سیراعی نێوان عامەی خەڵک و نێوان دەسەڵاتە. مارتن لۆثەر هینێکی هەیە، قسەیەکی هەیە، ئەڵێ میرەکان هەمیشە گەورەترین دێوانە و بەدترین چەتە و ڕێگرن. یعنی ئەو دەسەڵاتی واداناوە، ئەڵێ گەورەترین دێوانن بۆ خۆیان، ینی زیهنێتیان تەواو نییە، بە کوردەکەی شێتێکی تەواون. ینی تۆ سەیری کە کۆمەلگای ئێمە زۆر بەهینەوە سەیری سلوکی هەنێک لە سەرکردەکانەکە ئاڵێەوە بۆوان کاکە غەریب نەبێ بەلاتەوە. یەکێک لە سلوکەکانی دەسەڵات بریتە لەو دێوانەگی و بریتە لەو یعنی زۆر جار هەیە باسی هی نەکرێ، باسی مادەی هۆشبەر و باسی قاچاقچێتی تا ئاست جاری وایە تا ئاستی بەربەریەت دێت کە ئەی بینیتەوە سلوکەکانی بینیتەوە لە ناو کۆمەلگا. یعنی عەجایب نەبێ بەلاتەوە ئەوەی پێوترێ مادەی هۆشبەرەوەی پێوترێ قاچاقچێتی، ئەو شتەی کە خۆی ناوی ئەمنە، کە خۆی ناوی ئاسایشە، ئەو لە هەرکوێ بوو قاچاقچێتی و مادەی هۆشبەر و ئەوانش لەوەیە. جا ئەمانەوێ بەڕەهایش قسە نەکەین بڵێن مارتن لۆثەر چینکەوە ئەڵێ دەسەڵات بەردەوام دێوانەیە و بەو جۆرە خۆ لەوێ جێی ناهێڵێ. ئەمە ئەو لە سیراعێکایە، ئەو ئەمەد بۆ بە دیاری ئەهێنێ، ئەوێت خۆی بەو زیهنێتە شێواوەی خۆیەوە
هەتا دنیا دەسەڵاتی بەسەر توە هەبێت و تۆ شۆفێری شەمە نەفەرەکە بێ کە جەناب و باسیەکەی بەڵام ئەوە کۆمەلگایە یات دژایەتیەکە و نایەڵێ ئەم پرۆسەوا بڕاتە سەرەوە ئەدۆنیس قسەیەکی هەیە ئەدۆنیسی شاعیری سووری ئەڵێ دەسەڵاتە بێت دژایەتی بکەیت جا ئەو دەسەڵاتە منیش بم خۆی ئەڵێ ئەو دەسەڵاتە منیش بم ئەبێت دژایەتی بکەیت ئەم دژایەتیە بە معنای ئەوە نا کە کۆمەلگایەکی ئینکار بێ کۆمەلگا ئەگەر چاکی شکرا هەر بڵێ نەخێر چاک نییە نا بەقەدەر ئەوەی کە یعنی چاودێری ئەم دێوانە جێهیم بکە چاودێری ئەم بربەڕێتەی دەسەڵات بکە بۆیە یعنی بەڵێ بەدڵنیاییەوە دەسەڵات ئەوێ کۆمەلگا لە جوڵە بخال لە پێناوی ئەوەی خۆی شۆفێری ماشێنەکە بێ ئەزانی کاک پەیوەند جەنابتان نەزانن لە تەوزیعاتی دەسەڵاتەکانە لە هەموو دنیاە سێ دەسەڵاتەکە ڕوونە و پێویست بۆ ناکابیڵینەوە میدیا کە میدیاکەی ئێوەش ئێستا قسەی تیاکەی نێکێکە لە میدیاکان بە دەسەڵاتی چوارەم ناوبراوە بۆچی پێیوتراوە دەسەڵاتی چوارەم دەسەڵاتی شەقام و دەسەڵاتی کۆمەلگای مەدەنی ناونراوە دەسەڵاتی پێنجەم بۆچی ئەم تابێ بازنەی دەسەڵات لە دنیاە فراوان نەکرێ بازنەکانی وردە لە یەک دەسەڵاتەوە کە بریتی بووە لە دەسەڵاتی ڕەهای پاشا کراوە بە دەسەڵاتی جێبەجێکردن و دەسەڵاتی تەشریعی دەسەڵاتی دادوەری و دواتر دەسەڵاتی میدیا و سەحافەی هاتوۆتە ناوە ئێستا دەسەڵاتی شەقام و هەتا دوایی خەڵکی تر دەسەڵاتەکانی تریشیان پۆلیان کردو بازنەکانیان فراوان کردووە کاتێکە ئەمانە کاراییان لە دەستدا بوون بە ناوی بێناوەڕۆک ئەوە ئەو کۆمەلگایە ئیتر هەست کە لە جوڵە کەوتووە یان بەرەو لە جوڵە خستنەکەوێ هەڵبەت بابەتەکە ڕەهانیە چونکە جەناب تەزانی هەر خۆی بابەتی زانستی مرۆڤایەتی و کۆمەڵناسی بابەتێکە ناوی خۆی بەخۆی وەیەتی ناوی زانستی مرۆڤایەتیە بەقەدەر ئەوەی زانستی ئەزمونگەری بێ یەک زایدەن یەکە کاتە دوو شتێکی وانە ئەو ڕێژەیە بەڵام لە کارایی خستن پاسیفکردنی کۆمەلگا لە ڕاستیا دەسەڵات یەکێک لە خەونە گەورەکانی بریتە لەوەی کە کۆمەلگا لە کۆمەلگا بخە کۆمەلگا بکە بە ئامێرێ بە دوای خۆیان ڕای کێشێ ئەوە هەڵبەت ئێستا دیسانیەیتەوە سەر ئەوەی ئایا کۆمەلگای ئێمە لە جوڵە کەوتووە یا لە جوڵە نەکەوتووە نەخێر لە جوڵە نەکەوتووە با من پرسیارە بکەم بۆی تۆ بەردەوامی لەسەرەمە یعنی ئەمە گەر ڕیال و واقعەکمان نەبێ سەرەکەی کە دێنە ناو سوۆشال میدیا و پلاتفۆرمەکانی سوۆشال میدیا ئێمە ینی هەست دەکەین کە بەڕاستی ینی حرەکەتێکی گەورە هەیە ینی وجودێکی گەورە هەیە وجودێکی گەوری کۆمەڵایەتی و زیندوێتێکی گەورە هەیە لێرە ینی با پرسیارەکە ئاوا بکەین ینی ئێمە لە ناو سوۆشال میدیا زۆر زیندوین ینی بزاوتی ئێمە لە ناو سوۆشال میدیا بزاوتێکی گەورەیە ینی وجودێکی گەورە هەیە و ئێمە لە ناو سوۆشال میدیا ینی ئیرادەیەکی گەورەمان هەیە چۆن نەتوانین مەسەلەن بۆ نمونە بگرینەوە توانین هەڕەشە بکەین نتوانین جنێو بین وستاز دەتوانین هەرچی کە بمانەوە بیکەین ینی قسەکە لەسەرەوەیە گەر ئاوا بەراوردیکەین بۆ ینی بەجددی ئەمە واقعمان لە دەست داوە هاتوون لە ناو سوۆشال میدیا و لە دنیای مەجازیە بەم بەهێزی هەین قسەکەمان لەسەرەوەیە لە نێوانی ئەمە ینی شتێکمانەیە ناوی واقع بێ یاخود شتێکمانەیە لە ناو ئەو گواستنەوەی واقع بۆ ناو دنیای مەجازی بەتاکید هەر ئەوەی کە ینی تەسمیەیەک با بڵێن چەندێک ێستا هاتوۆتە ناو دنیای بەشەریەتەوە کە ئەویش فەزای مەجازیە ئەم فەزا مەجازیە کاک پەیوەندوان نەزانین بەس لە کۆمەلگای کوردیا بەو جۆرەیە کە مرۆڤەکان ئیتر لە دەرەوەی هەرێمی کوردستان و لە دەرەوەی کۆمەلگای عێراقی هیچی یا لە دەرەوەی تەنانەت ڕۆژەڵاتی ناوەڕاستیش هیچی علاقەی لەگەڵ دنیای مەجازیە نییە و ئەو فەزایی ئیهمال کردووە و ئەو سمارتفۆنانە بەس لای من و تۆ هەن و بەس من و تۆ ڕۆژانە زیاد لە 10 سەعات کاتی خۆمانەیەین بە سمارتفۆنەکانمان و بەشداری ئەەکەین و پلاتفۆرمێکی زۆر لە ناو سمارتفۆنەکەمانە هەیە ئەتوانین بچین لە فەیسبوکەوە قسە بکەین نەخێر لەوێ تااقەتم نامێنێ ئەچمە کڵاب هاوسەوە ئەچم لە مەسنجەر گروپم هەیە لە تویتەر هەمە لە واتس ئەپ و لە تەلەگرام و هەتا دوایی دنیایەک
ڤیددیۆ یعنی پێدراوی سیر لە ناکایەکە خۆیەکە بە بۆکسی مەسنجەرەکەمە نەخێر داتایەکی عجایب کە جاران لەوە چێت بە ماوەیەکی زۆر دوور و درێژ توانی بێتم دەسم پێی ڕابگایەسە بە ئاسانیەتە بەردەسم نەخێر جاران خەڵک خەونی بووە پاشا ببینێ ئێستا ڕۆژانە سێرچەکەی بۆ سەرکردەی چ وڵاتی ئەتوانی بیبینی وان نەزانین ئەم بابەتە بەس بابەتێکی مەحەلیە و بەس لای ئێمە ئەم کارکردەی هەیە مرۆڤ ئەتوانێ دەنگی تا ئەو سەری دنیا بە قەولی یەکێک لەو وتارانەی کە لە کاتی خۆیان لەگەڵ هاتنی مۆبایلە خوێندمەوە لە یەکێک لەو گۆڤارانە بوو ئەیوت سەیرە بە قەولی باوکم لەو پەڕی دنیاوە دەنگێکی یەتە گوێم دەنگی براکەمە یعنی کۆمەڵگا سیر بوو بەلایەوە شۆکە بوو ئەوە چییە ئەو شتە ئەوە خێرا هاتە ناو دنیای ئێمەوە چۆنم بوێ دەنگم دلێرە و قسە ئەەکەم بەڵام بەیانی ڕۆژە بێتەوە جوڵەیەکی ئەو تۆ نییە بەیانی ڕۆژە بێتەوە دنیای ئێمە هەر هەمان دنیاکەی دوێنێ بوو ئەمە تاکی ئێمە ئەبێ لە ڕاستیا وردە بەرخوردی لەگەڵا بکە بەرخوردی لەگەڵا بکە بۆ ئەوەی کە فعلەن بتوانێ ئاکتی لێ بەرهەم بێنێ یعنی جیاوازیەکەی ئێمە من عەرزم کردی دیاردەیەکی جیهانیە بەڵام جیاوازیەکەی ئێمە لەگەڵ جیهانە بریتیە لەوەی لەوێ بەو جوڵە مەدەنیە تا ڕادەیەک ناڵێم زۆر ئاگاو لەوە بێکاک پەیوەند تۆنی زەغبینی نووسەرێکی لوبنانیە کتێبێکی هەیە بە ناوی لەعنەت الئەلفیە باشە نەفرەتی هەزارە چی ناوناوە نەفرەتی هەزارە خۆ پیشاندان و ناڕەزایەتی ناوناوە نەفرەتی هەزارە چونکە ئەڵێ ئەگەر سەدەکانی پێشوو سیمای دیاری خۆیان هەبوو بێ بۆ نمونە سەدەی بیستەم یەکێک لە سیما دیارەکانی بریتی بوو بێ لە کودەتا و بریتی بێ لە شۆڕش و بریتی بوو بێ لە بوونی هێزی معارەزەی چەکدار لە شاخەکانی دنیاە ئەڵێ کە هەزارەی سێم دەست پێەکە کە 2000 گەنجی ئەو تەمەنە کە تقریبان من و تۆکە ئەم نەوەی ئێمە کاکە و کاتە لە بیستەکانی تەمەنمانە بووین ئەڵێ کەیەت کە چاوە کاتەوە ئەیەوێت دنیا بگۆڕێ ینی بە بڕای خۆی دارای ئەوەی هەیە بتوانێت دنیا بگۆڕێ بەس کە ئەڵێ ئەچێتە ناو واقعەوە چییە بینێ ئەڵێ تقریبان سەرەمەرگی زۆربەی ئایدۆلۆژیەکانە بینێ ئەڵێ سەرەمەرگی زۆربەی بیر و بۆ چوونە جیاوازەکانە بینێ ئەڵێ جوڵەی سیاسی هەستەکە ختم کراوە هەستەکە کۆتایی زۆرێک لە بابەتەکانە ئەڵێ ئەمە ئەگەڕێتەوە جۆرێک لە نائومێدی بەرهەمێنێ ئەم بابەتە بەڵام بە بڕای من نابێت تەسلیمی ئەم قسانە بین ئەوەی کە ڕەنگە تۆ ئەمە و بوێ دەسوکەوێت ئەزانی چی کاک پەیوەند ئێمە ئەبێ ئەم نەسلەی ئێمە بیر لەوە بکاتەوە عەلاقاتەکانی خۆی لەسەر ئاستی پێدراوی تەکنەلۆژیایەکی خێرا جارێکی تر بنیادی بنێتەوە یعنی هەوڵ بام لە کۆرسێکی پەروەردەییە بووین باسی ئەوەمان کردوتمان بەڕێزان کاتێکە 6 دەرس بەسەر یەکەوە دانراوە لە کۆمەڵگای ئێمە لە سیستمی خوێندنی ئێمە 6 دەرس بەسەر یەکەوە لە ماوەی 3-4 سەعاتە دانراوە معلومی جەنابتانە 40 دقە زانستە خوێنێ بە دوایە عەرەبیەت بە دوایە بیرکاریەت وەرزشێکی کاڵ و کرچ لەو بەیناکرێ بە دوایە جوغرافیا و کۆمەڵایەتی و هەتا دواییەت و ئاینیەت و چیەت یعنی ئەمە ڕەنگە بۆ سەردەمێک بوو بێ کە خەڵک مەوسوعەی گەورە لە بەردەستیان نەبووە بۆ سەردەمێک بوو بێ ئەو سەردەمە سەردەمی ئەوە بووە مرۆڤ تاقەوزەکانی ئەوەنە سەرف نەکردووە تۆ لە دەرەوەی خوێندنگا بە مامۆسا و بە خوێندکارەوە زیاد لە 10 سەعاتی لەسەر لە بەردەم سمارتفۆنەکە یا لە بەردەم کۆمپیوتەرەکە یا بەسەرەبا وزە سەرفەکە و مانوو ئەبێ چۆنە بێ ئێمە جارێکی تر نین ئەمە بنیاد بنینەوە مامۆستا زۆر لە مەبەستان پرسیارە بکەم ئەویش ئەوەیە کە ئایا ئەوەی کە ئێستا لە ناو پلاتفۆرمەکانی
سوشال میدیایە و من و تۆ تەباین لەسەر ئەوەی کە وجودێکی باش هەیە باشە ئێمە بەس ئەوەیە کە ئێمە وازمە لە واقع هێنا و لە واقع ناومێت بووین و تر تەلاقماندا وازمان لێ هێنا هاتوین ناو ئەم پلاتفۆرمانەمان کردو بە شوێنی وەکو پەنایەک بەکاری دێنین یاخود لێرە جواتێکی تر هەیە بزاوتێکی دیکە هەیە من مەبەسمە ڕۆشتین بۆ ناو ئێرە بۆ خۆشاردنەوە یاخود لەوێ یینە دەرەوە بۆ گۆڕانکاری ئەزانی کاک پەیوەند هەردووکی تەواوە ئەم دوو وێنەیە دوو وێنەی زۆر دژیەک نین ئاگامان لەوە بێت دوو وێنەی زۆر دژیەک نین چۆن لە شوێنێکە ئەوەی کە کۆمەلگایەکی پڕ لە هەیەجان و پڕ لە ئامادە بۆ گۆڕانکاری ئامادە بۆ شۆڕش ئامادە بۆ تەنانەت تەقەکردن و ئامادە ئەبینی شەوانە بەیانی هەڵەسی ئەم شتانە لە گۆڕێنیە یەکجار بەو ڕەهایەش نییە کە کارکردی نەبێت لەسەر ڕۆژ شەو کارکردی نەبێت لەسەر ڕۆژ فەزای مەجازی کارکردی نەبێت لەسەر فەزا ڕاستەقینەکە ئەزانی کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکی ڕاگوزەرە ئەلبەت کۆمەلگای بەشەریش تا ڕادەیە بەنسبەت تەکنەلۆژیای ئێسەوە ڕاگوزەرە بەڵام ئێمە باس لە کۆمەلگاکەی خۆمانەکەین پێ بە پێ کاریگەری دانێ یعنی بۆ نمونە بوونی ئەو با بڵێن بوونی ئەو شەپۆلە لە قسەکردن لە ناو سۆشیال میدیایە بوونی ئەو با بڵێن ڕاگۆڕینەوانەی کە لە ناو کۆمەلگای ئێمەیە لە ڕێگەی چاتەکانەوە هەیە ناکرێ بڵێ بێکاریگەریە ناکرێ بڵێ هیچ ڕۆڵێکی نەبووە ناکرێ بڵێ کۆمەلگای وشیار نەکردوێتەوە ناکرێ بڵێ ئاستی تێگەیشتنی ئێمەی تا ڕادەیە ئامادە نەکردووە بۆ وەرگرتنی شتی باشتر بۆ تێگەیشتن لە یەکتر یعنی تۆ سەیری کە لە سەرەتای نەوەدەکانە حیزبی کوردی کەیەنەوە ئاستی تێگەیشتنیان لە یەکتر هەر ئاستی تێگەیشتنیان لە خۆیان زۆر لاوازە ئاستی تێگەیشتنیان لە یەکتر لاوازترە بەرخوردی یعنی پێویست نییە بەس منەمەوێ بە ئیجابی قسە بکەم بە ئیجابی قسە بکەم لەم بەشەیانە ئێمە نابێت تەکنەلۆژیا بکەین بە مۆتەکەیەکی تر بەسەر کۆمەلگای خۆمان منش بەبەستم ئەوە نەبوو من بەبەستم ئەوە بوو ئایا تەکنەلۆژیا یارمەتی ئەمەدا بۆ ئەوەی ئەگەر ئێمە قەنەعەتمان وابێت کە کۆمەلگاکەمان ئەندازەیەک لە دۆخێکی وەستاوایە تەکنەلۆژیا چەند یارمەتی دەرە بۆەوەی ئێمە حرەکەتەکە دەست پێ بکەینەوە من مەبەستم وایە حرەکەتەکە لەویایەتە دەرەوە بێ بە واقع و بتوانێت گۆڕانکاری لە ژیانی ئێمە دروستکە تەکنەلۆژیا یارمەتیەکی گەورەمانەیە کاک پەیوەند لەوەی دنیا ببینین جەنابتان نەزانن ینی ئەو دنیا بینینە دنیا ینی زۆر گرنگە کۆمەلگای ئێمە بەڕاستی کۆمەلگایەکیشە ئەو بەشەی خەڵک لە ڕاستیە تا ڕادەیەک هەوڵەیە ئامادە بێ بۆ وەرگرتنی ئەو دنیا تازە بەس بەداخەوە ئەوەی پێ وترێت دەسەڵات نایەوێت لەمە تێبگا ینی با من نمونەیەک بێنمەوە کاتێکا کە شۆڕشی فەڕەنسی دروسە بێ و کاریگەری جەنابتان نەزانن لەسەر کۆی جیهاندانێ بە تایبەتی لەسەر ئەوروپا بە تونی داێنێ جەنابتان نەزانن کە فەڕەنسا و بەریتانیاش دوو وڵاتی نزیک لە یەکترن هاوسێ یەکترین و لە ڕووی کەلتورەوە نزیک لە یەکترین لە ڕووی هەندێ ئاسەواری ژیان و پێشکەوتن و کۆمەلگایەکی دوو کۆمەلگای نزیک لە یەکترن کاتێکە شۆڕشی فەڕەنسی دروسە بێ وە شەڕەکانی ناپلیۆن کۆتاییە بەریتانیا دەسەوسان دانانیشێ یعنی چاوەڕێ بێ ئایا ئەم شەپۆلە ئەوە گرێتەوە یان نەخێر بە ئیجابی بێ و بە سلبی چۆنیەت تێپەڕێ بەسەر ئەوە ئەو پاسیف دانانیشێ یەت ینی بە یەک جار خۆی جوڵەیەکی خێرا خاتە ناو کۆمەلگاکەی خۆیەوە دەوڵەت خۆی پێشوازی لە بەرخوردەکە لە چۆن ڕوبەڕووی ئەو شەپۆلە ئەو دنیا ببێتەوە و بیلفعل یعنی لە ڕێگەی کۆمەڵێک فەیلسوف و لە ڕێگەی کۆمەڵێک بیریارەوە توانیان کاریگەری لەسەر کۆمەلگاکەی خۆیان دابنێن و خۆیان بگونجێنن بۆ قۆناغە یعنی کۆمەلگای وڵاتێکی وەکو ئەڵمانیا ئەوەی پێ ئەوترێ سیستمە پەروەردەیەکەی پەروەردەیەکەی بە جۆرێدا ئەڕێژێ کە ئەلبەت باسی سەردەمی شۆڕشی پیشەسازیەکەین یعنی منهەجەکەی گونجاو بێ لەگەڵ پێشکەوتنی کۆمەلگای ئەوروپیا کە بەرەو کۆمەلگای پیشەسازیە چییە
ئایا ئێمە کە ئێستا سەردەمێکە ئەم سەردەمە مەرجنیە ئێمە ئەزمموی وڵاتان هەمووی بکەین و بە قۆناغە جیاوازەکان نابڕۆین ئەو ساکە بتوانین باسی ئەوان بکەین. تەکنەلۆژیا یارمەتیمانەیە، داتامان نەخاتە بەردەست، وێنەمان نەخاتە بەردەست، پێشکەوتنی دنیامان نەخاتە بەردەست، هەڵەکانی دنیامان نەخاتە بەردەست، بەڵام بەداخەوە ئەوە دەسەڵاتە نایەوێت لە تەنیشتیا و ئەتوانم بڵێم لەسەر جەستەی بەشێک لە خاکەکەی کە بریتیە لە کوردستانی سووریا ئێستا فەوزا و هێنانی پرۆژەی جۆرا و جۆر و بەشداریکردنی دنیاە لە گۆڕانکاری لەو پنتەیە تۆ بێیت لە کۆمەلگای خۆتا خەریکی برسیکردنی کۆمەلگابی، خەریکی شکاندنی تاکی کۆمەلگابی لە بری ئەوەی ئامادەیان کەی چۆن هاوکار بن بۆ بەرەو پێشچوونی مەسەلەن ئەو پڕۆسەیەی کە ڕەنگە پارچەیەکی تر لە کوردستانی گەورەیە ئەوەی خۆمان لە زیهنێتی خۆمانە هەیە، چۆن ئامادەیان کەی هاوکار بن ئەسڵەن ئامادەیانەکەی نەک لێرە خەڵک بشکێنی تاکی کورد لە وڵاتی تریشا. زۆر باشم مامۆستا هادی با بچینە سەر مەوزوعێکی تر من ببوورێ لە بەرنامەکە لەوانەیە تەماحەم زۆر بێ، ینی بۆی بتوانم پرسیاری زۆر بکەم، ڕەنگە پرسیارەکان هەمویان زۆر ینی باوڵم بەیەکا چوو نەبن. مامۆستا ئێستا ئەگەر ئێمە شانۆیەکمان هەیە بۆ قسەکردن، ستەیجێک هەیە، ستەیجەکە دوو کارکتەر دەبینرێت تایە قساکات، کارکتەرێکیان کارکتەرە سیاسیەکانن، کارکتەرێکیشمانەیە کارکتەری ڕۆشنبیرە و ئەمانە تعبیر لە خواستی کۆمەلگاکەکەن بەجددی ئەوەی کە هەیە ئەوان باسیەکەن، بەجددی ئەو خواستی کۆمەلگاکە ئێمەیە، ئاخر ئەوەی کەوان باسیەکەن ئالاساز ئێمە خواستی زۆر باڵامان هەیە، لە کاتێکامە پێشمان بە ئاو هەیە، بە کارەبا هەیە، پێشمان بەشتی زۆر بچووک هەیە. ئێشتا ئێمە ئەو خواستانەمان جێبەجێ نەبووە، سەقفی داواکاری ئەمەیان زۆر بەرز کردوێتەوە. پرسیارەکەی منەوەیە ئەمەی ئەوان تعبیریەکەن بەجددی خواستی کۆمەلگایە خواستی ئەوانە. ئەزانی کاک پەیوەند لە قۆناغێکە خواستی کۆمەلگاش بوو، خواستی ئەوانیش بوو. ئەگەر تێبینی بکەیت ئێمە بەپەڕینەوەمان لە عێراقی دوای بەعسا کە هاتینە ناو عێراقی دوای بەعسەوە، لە قۆناغی بەعسەوە بۆ قۆناغی دوای بەعس ئێمە ئەو ڕۆشنبیرانە زۆر بە تونی دەرکەوتن، بە تۆخی دەرکەوتن. یعنی یەکێک لە با بڵێن ئایکۆنە دیارەکانی ناو دنیای ئێمە بریتی بوو لە ڕۆشنبیرەکان. قسەی ڕۆشنبیرەکان قسەی زۆر جددی بوون لە ناو کۆمەلگای ئێمە و ئەهاتن تەنزیریانە کرد بۆ کۆمەلگای ئێمە. ئەو وجودیان وجودێکی زۆر باش بووە، تەنانەت من بە توانجەوە ناڵێم بۆچی خواستی کۆمەلگای ئێمەیان زۆر بەرز کردەوە، بەعکسەوە زۆر باش بوو خواستی کۆمەلگای ئێمەیان زۆر بەرز کردەوە، بەڵام بەداخەوە لەگەڵ بەرزبوونەوەی خواستی کۆمەلگای ئێمە خۆیان پشتیان لێکردین. یعنی ئەمەش دیسانەوە ڕەهانیە ڕۆشنبیری چاکەیە کە ماوەتەوە لە بازنەکە و ئامادەیە قوربانی باوە، ئامادەیە بەردەوام بێ لەسەر مەبادی و پرەنسیپەکانی خۆی. بەڵام زۆرێک لەو ڕۆشنبیرانە بەداخەوە خۆیان چوونەوە ناو سیستمەکە. یعنی ئەوان یەکێک لە ئەوەی کە تۆڵی خواستی کۆمەلگایان بەرز کردەوە، یەکێک لە خواستە بەرزەکان کە خواستێکی زۆر زۆر قورسیش نییە. یعنی ئەوەنش ئەستەم نییە کە بریتە لە دەستکاریکردنی ئەم سیستمە. باشە باشە خۆیان هاتن وتیان ئەم سیستمە بە کەڵکی هیچ نایە، ئەم سیستمە زۆر پاتاڵە. احترامان بۆ بەرنامەکەتان و کە تا ڕادەیەک تەلەڤیزیۆنەکەشتان تەلەڤیزیۆنێکی ینی نەوعەم مادی نییە. یەکێک لەو ڕۆشنبیرانە ناوەندێکی هەبوو، ناوەندەکەی هەفتە نامەیەکی دەرەکرد. لەو هەفتە نامەیە ئالەتێکی تەناسولی پیاوی دانابوو، نەخشەی کوردستانیشی دانابوو، احترامان بۆ ئێوە میزی پیاکرد، میزی پیاکرد و ئەی ئەم کۆمەلگا بێ میزی پیا بکەیت. لە کاتێکا کە ئەو گەنجانەی ئەو تەمەنەی ئێمە کە لە بیسەکانی تەمەنا بووین، هەیەجان گرتی نیوچوینە سەر ناو پڕۆسەکەەوە و بە حەماسەتەوە هاوارمان کرد و بژی و بڕوخێ چوینە سەر شەقامەکانەوە. ئەزانی ئەو زۆرێک لەو ڕۆشنبیرانە چوونە ناو تەلەڤیزیۆنەکانی دەسەڵات و دەستیان کرد بە قسەوتن بەو لەشکرە لە گەنج و لە هەیەجان و هەڵچوونکە خۆیان بنیادنەری بوون و خۆیان دروستکەری بوون و لەژێر کارکردی وتارەکانی خۆیانە، لەژێر کارکردی نووسین و کتێبەکانی خۆیانە کۆمەلگا بەرەو ئەوێوە ڕۆی. ینی ئەمەوێ بڵێم ڕۆشنبیر وتراوە ڕۆشنبیر لە ناویشانە شاعیر خەیاڵی هەیە
و دەسەڵات و سیاسیەکان خەونیان هەیە. ئەڵێ ترسناکترین لەحزا و لەحزەیە کە خەیاڵ وەرەگەڕێ بۆ خەون. باشە کە خەیاڵ وەرەگەڕێ بۆ خەون دنیایەک بەرهەمیە، ئەو دنیا ینی شاعیرەکان و نووسەرەکان ئەڕۆن دەسەڵاتە گرنە دەست نە ئەشزانن بەڕێوەی بەرن دیسانەوە ڕەهانیە نووسەر و ڕووناکبیریشە بوو و چۆتە ناو دەسەڵاتیشەوە و بە جوانیش لێ دەرچووە. بەڵام بەگشتی قسەکەین ینی کاتێکە هاچێت ئەوەی تر کۆمەڵگاکە وێرانەکە کە ئیتر لێرەوە دیسانەوە دەست بە ناومێدیەکرێ. ئەوەی کە تۆڵی لەم سەرەوە ئێمە ڕۆشنبیرە بینین و لەو سەرەوە دەسەڵاتە بینین، بە بڕای من خەریکە بڵێن جۆرێک لە هارمۆنیەت دروست بووە لە نێوانیانە لەم سەر و لەو سەرەوە نین بەداخەوە خۆزگەوا بواە ئەمە ئینتیمامان بۆ بەشە ڕۆشنبیرەکە بۆ ئەو کاتە ئەزانی کاک پەیوەندی ئەمە باسی شۆڕشی فەرەنسامان کرد لەو لە کتێبی الانتفاضات العربية کتێبەکەی هاشم ساڵح زۆر جوان یەت ئەو ڕەبیعی عەرەبیە بەهاری عەرەبیە لەژێر ڕۆشنایی فەلسەفەی سیاسیە لە یەکەیاتەوە زۆر بە جوانی باس لەوە کە ئاڵێ کاتێکا شۆڕشێ کاتێکا جوڵەیە کە لە ناو کۆمەڵگا دروسە بێ ئەگەر فەیلسوفان و ئەگەر بیریاران پێشڕەوایەتی بکەن کۆمەڵگا بەرەو دنیایەکی سەلیمە بن، وەکو ئەوەی کە لە ئەوروپا ڕوویە، وەکو ئەوەی کە لە شۆڕشی فەرەنسیا ڕوویە کە پێشتر باسمان کرد. هەر بۆیە ئەو وڵاتانش کە لە دەوروبەریان بوون زۆر بە جوانی باوەشیان بۆ کردەوە و چوونە ناو پرۆسەکەەوە و توانیان کۆمەلگاکەیان بەرنە ئەو قۆناغەوە کە ئێستا هەموو دنیا شانازی پێوەکە ئیتر بەڕەغمی ئەوەی خەڵکێک هەیە ئایدۆلۆژیان چۆن بابەتەکە خوێنێتەوە. بەزەزانی کە بەهاری عەرەبی هات ئەنزیمە فاشیلەکانی ئەم ناوچەیە نەیانتوانی بەرخوردێکی جوان لەگەڵ ئەم پرۆسا بکەن. هەروەکو ڕەخنە و توانجمان تێبینیمان لەسەر ڕۆشنبیریشەیە لە ڕاستی ڕۆشنبیریش ناو پێشڵەوی ئەم بابەتە بکە. یعنی تۆ سەیری ئەوە مەکە کۆمەڵی خەڵک بوو بە سەرگەردانیەکی دیکە بەتاکید ئەوەی کە قات و ڕیباتی لە بەرابوو هات و چوە پەرلەمانەوە پێی ئەمە پێی ناوترێ پێشڕەوایەتی کردنی پرۆسەکە بەرەو شوێنێکە شوێنێکی سەلیم و تەندروست بوو. نەخێر ڕۆشنبیرەکانی ئێمە خۆیان نەبوون، سیاسەکان لە پشتیانەوە بوون، ئەهاتن لە سەرای ئازادی و ناوەندە ناڕزایەتیەکانی ئێمە وتاریانەیە خوتبەکانیشیان هیچی جیاواز نەبوو لە خوتبەی سیاسیەکان. زانی ڕۆشنبیران هاتنەوە لە بری ئەوەی بێن لە سەراکانی ئێمە قسەمان بۆ بکەن دیسانەوە چوونەوە ناو هۆڵەکان و دیسانەوە دەستیان بە کۆمەڵێ قسەی نەزەریاتکردیان توانی ینی مەدانیان بێن ئاراستەی پرۆسەکە بکەن. بۆیە بەداخەوە دیسان ئەویش ئەگەر ئێمە کۆمەڵگاکەی خۆمان ناو بنین ئەوەی کە کۆمەڵێ شەپۆل هاتۆ بەسەریا ئەوەی کە لە قورئانە باسی یونسەکە عەلەیهی سەلام باس لەوەکە کە گوایە سێ تاریکی بەسەرا هات ئەی بەڕاستی ئەمەش وەجبەیەک شەپۆل لە تاریکی هات بەسەر کۆمەڵگاکەی ئێمە. ناومێد بوون لە شۆڕشی ئەیلول، ناومێد بوون لەوەی کە یەکێتی ناوی ناوە شۆڕشی نوێ و پارتی ناوی ناوە شۆڕشی گوڵان، ناومێد بوون لە ئاڵای شۆڕژ، ناومێد بوون لە سۆشیالیزم لە کۆتایە لە بزوتنەوەی گۆڕانیش بۆسە ناومێد بوون لە ئیسلامیەکان ینی ئێمە لە نەوەدەکانە هەیەجان و هەڵچوونێک هەبوو گەنجان پێیان وابوو ئەمە ئەوەی کە فارسەڵێن ئەبزارێکە ئەمەش با بڵێن ئامێرێکە بەدەستمانەوە ئەتوانین کۆمەڵگای پێ بگۆڕین. بەداخەوە شەپۆلی دوایە گۆڕانی بەسەراهات، شەپۆلی هاوپەیمانی بەسەراهات، شەپۆلی نەوەی نوێی بەسەراهات. ئەم شەپۆلانە کاک پەیوەند بەڕاستی کارکردی خراپی لەسەر کۆمەڵگای ئێمە هەبووە، بەڵام دیسانەوە نابێت تەسلیم. زۆر باشە مامۆستا بۆی من کۆتا پرسیاری خۆم کەم بۆی گرێشی دەمەوە بە سەرەتای بەرنامەکەەوە بجەڕمەوە بۆ خاڵی سەرەتا ئەم کۆمەڵگای ئەمە بەجددی ڕەشبین بەو مانایە کە وەستا و لە خۆ ئامادەکردنەوەیکی دیکەدایە، ینی ڕەشبینی بۆ مانای کە خۆی حازرەکاتەوە کە تێگەیشتووە کە دۆخێکەیە
و خۆی ئامادەکاتەوە بزاوتەکەی بەردەوامە جفات بەردەوامە و دەچێتە قۆناغێکی دیکە دیسان دەست پێکاتەوە ڕژبینی بۆ مانایە لە کۆمەلگایمە هەیە بەرەو ڕژبینی براوە بەڵێ جورعی زۆر لە ڕژبینی لە کۆمەلگای ئێمە هەیە و کاری لەسەرکرێەوە وردە وردە بازنەی ئەو ڕژبینیش هەوڵە درێ فراوان بکرێ بۆ ناومێت بوون ئەوەی کە جەناب و ناونا قۆناغی ناومێت بوون کە قۆناغێکی ترسناکترە لە قۆناغی ڕژبینی هەڵبەت من ڕژبینی ویستم بە مانە باشەکەی ینی بە مانە ئەرێنەکەی بێ ئەوەی کە جوڵە بەرهەمێنێ ئەوەی کە جوڵە بەرهەمبێنێ بێگومان کە جۆرێک لە جارێک قۆناغی ڕەخنەمان تێپەڕانەوە قۆناغی ڕەخنەمان تێپەڕاندەوە قۆناغەکە توانین بڵێن جۆرێک لە تەزەخوم لەسەر ینی تۆ سەیرە جاران ئۆپۆزیسیۆن یا ئەوەی پێوترێ میدیاکانی دەرەوەی دەسەڵات لێرە و لەوێ وتارێکی ڕخنەی تیا وایە دەست بەدەست ئەمان جێڕا دەست بەدەست ئەمان جێڕا گرنگ بوو بەلامانەوە ئێسە بووە بە قسەی ڕۆژانەی سەرکردەکان خۆیان ڕەخنە لە سیستمەکەی خۆیان نەگرن ئەوە ینی قۆناغی ڕخنەمان تێپەڕاندووە هەندێک جوڵە و هەندێک محاولاتیش باسمان کرد کە بەداخەوە بوون بە سلبیات بەسەرمانەوە بەڵام ئێسە بە بڕوای من لەم لەحزەیە کە قسەی تیاکەین کاک پەیوەند کۆمەلگای ئێمە لە سیراعێکایە لە نێوان ئەوەی پێوترێ خواستی چاکەویست و ئەوەی کە خواستی خراپکردنی ئەوەی کە لە شوێنی کەش باسمان کردووە و تومانە هاوپەیمانێتی خراپەکاران و تەحالفی فاسیدین و تەحالفی مصلحین تەحالفی فاسیدین سەفەکەیان زۆر ڕێکە بەداخەوە ئەحزابی کوردی احترامن بۆ تەلەڤیزیۆنەکەی ئێوە و بۆ ئینتیمای ئێوە ئەحزابی کوردی هەمووی لە سەفی بەداخەوە تەحالفی فاسیدی ناوەستاون لێرە و لەوێ ئەگەر خەڵکێکی تیابێ نوزەی دەرنایە وە خەڵکە ئامەکەش کە خواستێکی چاکەویستانەی هەیە جا ئەزانێ ڕێکی خایان نازانێ ڕێکی خا بەڕاستی تەحالفی مصلحین نەیتوانیوە خۆی ڕێکخاتەوە نەیتوانیوە پەرتە ئەم پەرتەوازەیە کاری لەسەرەکرێ کاری شەوانە ڕۆژی لەسەرەکرێ ئێمە دوێنێ هینێکمان هەبوو خۆپیشاندانێکمان هەبوو لەو خۆپیشاندانە لە ڕاستیا چەنە ڕەخنەمان لە دەسەڵات گرت چەنە ڕەخنەمان لە ئەحزابی سیاسی گرە و نەشت ڕەخنەمان لە خەڵک گرت ئەزانی بۆ کاک پەیوەند یعنی بۆ ئەبێ من تەسلیمی ئەم قسانە بم تەسلیمی ئەم چاواشەکاریە بم یعنی بۆ ئەبێ ئێمە ئەگەر بە پێدرا وەریگرین من بۆ خۆم دڵنیام هەڵبژاردننی کوردستان پڕ بوو لە ساختەکاری و بە معنای کەلیمە هەڵبژاردنێکی دیزاین کراو بوو بەڵام ئەوە گریمان تەسلیمی بەشێک لە ڕاستی ئەو داتایە نەبووین زانی کاک پەیوەند ئەوە ئەگەر واش بێ کۆمەلگای ئێمە بەشی زۆری دەنگی بە چەند لایەنێکدا بێکە ئەو لایەنانە جگە لە هەناسە ساردی هیچیان بۆ ئێمە نەهێنابێ دیسانەوە نەخێر دیسانەوە ئەوە سیگناڵی شتێکی ترە سیگناڵێکی ترسناکە کە تۆ هەموو شتێک و لە دەست کۆمەلگا سندووە جوڵە لە ناوێ یعنی تەنانەت جوڵەی چاکردنی کۆمەلگاش و بێبایەخ کردووە کە بێبایەخ و کردووە خەڵک ژێت ئەڵێ خۆ من هەر کەس نییە دەنگی بەمێ بۆ دەنگەکەم نەفرۆشم بە 25,000 بۆ دەنگەکەم نەفرۆشم بە 50,000 بۆ سوودێکی مادیتیانە بێ بۆ من یعنی ئەو دەنگانە دەنگی حەقیقی نییە دەنگێکە تۆ پارەوتیان سەرف کردووە دەنگێکە میدیای زەبەلاح و خستۆتە خزمەتی دەنگێکە یعنی بەداخەوە ئەحزابی کوردی باسەکە باسی پارتی و یەکێتی نییە ئەوانی تریش ئەزانن بە تەواوەتی ساحەکە گۆڕەپانەکە کۆنتترۆل کراوە بە هەموو ڕێگاکان ئەو ناتوانێت ئەسپی خۆی تیاتاودا بەس هەرەچێتەوە ناڕست ئەمە یەکێکە لە گرنگەکان و یەکێکە لە شەپۆلەکانی ڕژبینی و بەرەو ناومێتی بەردە مامۆستا هادی حەمەڕەشید زۆر سوپاس کە لە جێکەوتەی ئەم جارەیە لەگەڵمان بووین و وەڵامی پرسیارەکانت دایلۆگەکی بلەزەتیش بوو دەست خۆش بە زۆر سپاس دەکەین بەڵە خۆشویستان بەم شێوەیە گەشتینە کۆتایی ئەڵقەی ئەم جارەی جێکەوتە تاکو بە یەگەشتنەوەیکی دیکە هەمووتان بەخوای ڕاستپێری خواتان لەگەڵ